بەڵێ بەیانیتان باش هەموو کاتێکتان باش هاوڕێنی بەڕێز ئەمڕۆ بەیانی زوو بە پێویستم زانی لەسەر ئەگەری ڕێککەوتنی ئەمریکا و ئێران کە لە تاراندا ئێستاکە ترافیکێکی دیپلۆماسی زۆر زۆر گەورە لە ئارادایە پێشتریش بە هیچ شێوەیەک ئێران ئەو ترافیکە دیپلۆماسیە بەخۆیەوە نەبینیوە تەنانەت ئێستاکە قەتەریش تێیدا بەشدارە جگە لە پاکستان کە نێوبژیوانی دەکات و ڕێککەوتنێک ویانیش ئامادەکاریەکی گەورە لە بۆ ڕێککەوتنێک و لە بۆ ئاگربەستێکی زۆر زۆر گەورە لە ئارادایە و باس لەوە دەکرێت دوای چەند مانگێک ململانێ و شکستی دانوستانەکان گفت و گۆکان لەسەر چەند بابەتێک بەڕێوە دەچن بەپێی ئەوەی ئێمە لە چاپەمەنیدا دەیبیسین بیستمانە درێژکردنەوە یان ڕسمیکردنی ئاگربەستێکی لاواز کردنەوە یان جێگیرکردنی دۆخی کەنداوی هورمز دانانی چوارچێوەیەکی 30 ڕۆژە بۆ دانوستاندن چارەسەری بابەتی سزاکان و گەڕانەوە بۆ دانوستانە ئەتۆمیەکان لە داهاتوودا. و گرنگترین پەرەسەندنەکانی دوای ساتەکان ینی دوا دەقەدا دیارە پاکستان هێشتا ناوەندی سەرەکی نێوبژیوانیا ڕۆلێکی زۆر زۆر گەورە دەبینێ و بە پێی ئاژانسە گەورەکان وەکو ڕۆیتەرس ئاکسیۆز ئانادۆڵ و مێدیاکانی دیکەی نزیک ئێرانیش سەرکردەی سوپایی پاکستان عاسم منیر ئێستاکە لە تارانە دوێنێ ئێوارە گەشتە تاران بۆ گفتوگۆ بە راپۆرت ئەو لەگەڵ سەرکردە سیاسی و سەربازیەکانی ئێران کۆ دەبێتەوە و ڕۆلی عاسم منیر لەمەدا زۆر زۆر گەورەیە. عاسم منیر کەسێکی نزیکی ئەمریکا و نزیکی دۆناڵد ترامپە و کەسێکی سەربازە واتە بە ئاسانتر ئەتوانێت لەگەڵ سەربازان سوپایی پاسداران قسە بکە کە ئێستا دەسەڵاتی مطلقیان هەیە لە ئێراندا و لە هەمان کاتدا پاکستان وڵاتێکە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە هەتا لە ڕووی چەکەوە پەیوەستە بە چینەوە. ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە و چینە چۆن لەو بابەتە دەڕوانێ ئەمریکا چۆن لی دەڕوانێ لە زۆر زۆر گرنگە لە بۆ پاکستان لە هەمان کاتدا پاکستان زلهێزێکی هەرێمیە هێزێکی خاوەن نوکلەرە لە ناوچەکەدا و دراوسێی ئێرانیشە. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین عاسم منیر لەمێژە ئەو ڕۆڵە دەبینێ بەڵام نابێ ئەوە بشارینەوە کە عاسم منیر و پاکستان ڕاستیەکەی لەسەر داخوازی دۆناڵد ترامپ سەرەتا کەوتونەتە ناو بابەتەکە. ئیدی ئەمە یەکێک لە بابەتەکانە ئەوە مێدیاکانی ئێران نزیک ئێران راپۆرتیان کردووە کە پاکستان نێوبژیوانی سەرەکیە و ئێستاکە قەتەریش بە شێوەیەکی داڕاستوخۆ چۆتە ناو پرۆسەکە. چەند ڕۆژێکە وەفدێکی قەتەر لەوێ و دوێنێ منیش باسم کرد کە 3 تانکەری واتە کەشتی گواستنەوەی غازی سروشتی قەتەر لە بۆ چین بەڕێکەوتن و ئەمریکا ڕێگای پێدا. واتە پەرەسەندێکی گشتی لە ئارادایە تەنانەت ئەوڕۆپیەکانیش هاتینە سەرخەت لەوەشدا من ئانالیزێکم هەیە بۆ چونێکم هەیە دوایی باسی دەکەین. قەتەر هەنگاوەکانی لەگەڵ واشنتۆن و ئێران هەو ئاهەنگ کردووە دەوحە دەیەوێت یارمەتی دەربێت بۆ پێکەنانی ڕێککەوتنێکی فراوانتر بۆ ئارامکردنەوەی دۆخەکە. وڵاتانی کەنداوی فارس هەر هەمویان زۆر زۆر نیگەرانن لەسەر دامەزراوەکانی وزە و ڕێگاکانی گواستنەوەی نەوت و بازرگانی دەریایی و ئەگەر بێت و شەڕێکی دیکەی بکەوێتە سەر ئەمە نیگەرانیەکان دەبێتە دەقات. هەروەها مارکۆ ڕوبیۆ دەڵێت هەندێک پێشکەوتن هەنا ئەویش باسی لەوە کرد دانی بەوە داناکە هەندێک نزیک بوونەوە هەنا وەزیری دەریری دەرەوەی ئەمریکا ڕوبیۆ کە لە سوێدا لە کۆبوونەوەی ناتۆیە
لەوێدا ئەو لێدوانەیدا باسی لەوە کرد کە پێشکەوتن هەنا بەڵام پێویستە کاری زیاتری لەسەر بکرێ. لێرەدا دیارە کە شتێک هەیە و شتەکەش لە بەرنامەکانی پێشودا باسمان کردووە کاتێکی زۆر کەم لە بەرامبەر دۆناڵد ترامپ ماوە. دۆناڵد ترامپ دەبێ بڕیاری دوایی خۆی بدا و بڕیارەکانی چۆن دەبن بەڕاستی دەبێ بیری لێ بکاتەوە. سەرەتا کە دەستی بە شەڕەکە کرد لەسەر داخوازی ئیسرائیل بوو کە زۆر کەس بە من مافیان پێدا منیش ئەو ناوە بەکاردێنم پێی دەڵێن کوالیسیۆنی ئەپستەین. بەڕاستی کوالیسیۆنی ئەپستەین بوو، بەڵام هیچ دیراستەتێکی قوڵ بۆ بابەتەکە نەکرابوو بە تەنیا لەسەر داخوازی بنیامین نەتەنیاهۆ ئیسرائیل بوو، لەسەر داخوازی موساد بوو ئەو شەڕەکرا و لەوێدا تەماشا دەکەین دۆناڵد ترامپ پەشیمانبوونەوەی گەورەی پێوە دیارە و ئێستاکە چۆن ئەو بابەتە چارەسەر دەکات دەبێ بیری لێ بکاتەوە. بە تەنیا بە شەڕ و بە لێدان و بە کوتان ئەم بابەتە چەند چارەسەر دەبێت چارەسەر نابێت. هەر لە بۆ هەندێک پێویستە ئەوش کاتی لە بەردان نەماوە لە ئێرانیش بە هەماشەوە لە بواری ئابوووریەوە تەنگاوە، بەڵام ئەگەر بەراوردی یەکتریان بکەین ئێران ئەتوانێ گوێنەداتە برسیبوونی خەڵک، ئێران ئەتوانێت گوێنەداتە سەرکوتکردنی خەڵک، ئێران ئەتوانێت گوێنەداتە ڕەزیلبوونی خەڵک و لە هەمان کاتدا ئێران لەوە ڕاهاتووە کە ئابووریەکی بەرخودانی هەبێ. چۆن میحوەری مقاومەمان هەیە ئابووری مقاومەشی هەبێ. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. لە بۆ هەندێ ئێران ئەتوانێت لە ماوەی 6 مانگدا 9 مانگدا ئەمە بکە، بەڵام ئایا ئەمریکا دەتوانێت؟ دۆناڵد ترامپ و هاوپەیمانەکانی ئەتوان 9 مانگی تر وها بن؟ ئەمە جێگەی پرسیارەکەیە. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئێستاکە ڕێککەوتن نیە، جیاوازیەکان زۆر لە جیاوازی لە ئارادان، بەڵام لێک نزیک بوونەوە هەیە و ئەو بابەتانی کە چارەسەر نەکراون بە پێی راپۆرتەکانی وەکە ڕۆیتەرز، دیسان گاردیان، وۆڵ ستریت جۆرنال، IP کە ئەمانە لە نزیکەوە چاودێری بابەتەکە دەکەن و سەرچاویان هەنە بە تایبەتی سەرچاوە پاکستانیەکان و قەتەریەکان و ئەمریکیەکان زانیاریان پێدەن، ئەڵێن هەڵوێستەکان تا ڕادێک هێشتا جودابوونیان لەناودایە. ئەمریکا داوای سنووردارکردنی درێژخایەنی مەسەلەی بەرنامەی نوکلەری دەکات. ئێران دەیەوێت دانوستاندنی داهاتوو بێت، نەک دەست بەجێ وازهێنان لە دەوڵەمەندی یۆرانیۆم بە هیچ شێوێک نایهەوێ. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین لەو بینەدا کاتێک دۆناڵد ترامپ دەیگوت ئەو یۆرانیۆمە پیتێنراوەی ئەو 400 قسوور کیلۆگرامە لە بۆ خۆم دەبم دەیبینە ئەمریکا لە ناوی دەبین. لە هەمان تەماشامان کرد لەو کاتەدا ڕێبەری خامینەیی موشتەبا خامینەیش لێدوانێکیدا لە زاری 2 سەرچا لە زاری 2 کەس کە زانیاریان بە ڕۆیتەردا بوو موشتەبا خامینەی فەرمانی کردووە کە ئەمە دەبێت لە ناو ئێران بێ، وەلا هەمان کاتدا رووسیاش ئەڵێ ئامادەمە وەری بگرن. تانەت باس لە چینیش دەکرێت کە وەری بگری کامیان وەردەگرێت، چین زیاتر یان رووسیا، ڕەنگە رووسیا زیاتر ئەگەری زیاتر بێ. هەر لە بۆ هەندێک دەبێت لەو جۆرە دانوستانانەدا خەتی ناوەڕاست بدۆزرێتەوە، یەکێکیان داوای ئەوە دەکات، یەکێکیان داوای ئەوە دەکات سەبارەت بە سنووردارکردنی درێژخایەن و کورتخایەنی بەرنامەی دەوڵەمەندکردنی یۆرانیۆم هەمان شتە. ئەمریکا داوای 25 ساڵ دەکات، ئێران داوای 5 ساڵ دەکات، ڕەنگ بێ 12-15 ساڵ خەتێکی ناوەڕاست بدۆزنەوە. و ئازادی تەواوی هاتوچۆی دەریاییەکان ئێران دەیەوێت بە کۆنتڕۆڵ و ڕێخستنی پاراستنی هێزی ئەو بێ، ئەمریکا دەیەوێت بە تەواوەتی ئازاد بێ. و ئێران دەیەوێت گەڕانتیەکی نێودەوڵەتی هەبێ کە لی نەدرێ. لە بۆ هەندێک ئێران هەوڵادا بێگومان و وڵاتیانی وەکو چاینا و رووسیا بکاتە نێوبژیکار. و هەروەکو باسم کرد هەیەتی قەتەر گەشتوتە تاران هەواهەنگی لەگەڵ ئەمریکا کردووە و ئامانج لی کۆتایی هێنانە بە جەنگ. قەتەر پێشتر
دواکەوت بوو دوای ئەوەی ڕەشانی ئێران زیانی بە دامەزراوەکانی گازی قەتەری گەیان لە بۆ هەندێک تاوەکو ئێستاش پاکستان ئەوەی سەرەکیە. پاکستان هەتاوەکو ئێستا نێوبژیوانی سەرەکیە دیپلۆماسیەکی وریا بەڵام جددی بەڕێوە دەبا لە کەسایەتی عاسم منیردا زیاتر ئەمە دەبینینەوە کە ڕۆلی نێوبژیوان دەبینێ و نامەی بەردەوام نامەکان لەو بەر بۆ ئەو بەر دەگوازێتەوە باس لە دانوستاندنێک دەکرێت وایش درێژکردنەوەی دارستانەکان بۆ 30 ڕۆژ بەڵام لەو ماوەیەدا گەروی هورموز تا ڕادەیەک بکرێتەوە و دەبینین کە لێرەدا کاتێک دانوستانەکان هەن لەو بارەیەدا تەماشا دەکەین لێدوانێکی ئەوڕۆپاشات بەڵام بەر لە لێدوانەکەی ئەوڕۆپا لێرەدا زۆربەی زۆری لایەنەکان ئەوەی جەختی لەسەر دەکەنەوە بەردەوامی ئاڵۆزیە سەربازیەکان و ناڕەزایی ئیسرائیلە واتە ئیسرائیل ئەگەر بێت و ئاڵۆزیە سەربازیەکان بە تەواوەتی لە ئارادا بن ئەمە ئەگەری زۆرە ئەم ڕێککەوتنە نەکەوێتە بەر پەلاماردان و جێرە شێوینی ئیسرائیل ئەتوانێت ئەو کارە بکە بەڵام دەبێ ئاڵۆزیە سەربازیەکان سەرەتا نەمینێن بەو شێوەیە ڕەنگی بتوان دەست و لینگی ئیسرائیل تا ڕادەیەک بپێتن ئەوەی ئێستاکە لێرە دیارە ئەمەیە چونکە ئیسرائیلە تاوەکو ئێستاش هەوڵەدا دۆناڵد ترامپ ڕازی بکە بە هێرشی سێم هێرشی یەکەمی کرد شەڕی 12 ڕۆژە بوو و هێرشی دووەمی کرد شەڕی 2 مانگ بوو ئێستا دەیەوێت هێرشێکی سێمیش بکە و دەیەوێت قەناعەت بە ترامپ بێنێ کە ئەم جارە سەردەگرێ سەریگرت یان سەری نەگرت بەڵام پێ ناچێت ترامپ بە ئاسانی ئەم جارە بچێتە ژێرباری ئیسرائیل و ترامپ لە هەمان کاتدا ناچارە گوێ لە هاوپەیمانە ناوچەیەکانی بگرێ ئەگەر نا بە تەواوەتی لە دەستیانەدا وەکو قەتار وەکو کوێیت وەکو سعودیا وەکو ئیمارات وەکو بەحرین هەرچەندە ئیمارات زیاتر لە ژێر کاریگەری ئیسرائیلدا زیاتر هاوپەیمانی ئیسرائیلە لە بۆ هەندێک هەتاوەکوێسە ترسی جەنگ بەردەوامە ئەماش بابەتێکە لێرەدا دەبینین کە هاتنی قەتەر تا ڕادەیەک ئەو ترسە کەمتر دەکاتەوە بابەتەکە زۆر زۆر جددی تر دەکا و ئەمە یەک خاڵی دووەم ئەمڕۆکە تەماشامان کرد بۆ جاری ئەتوانم بڵێم زۆر بە گەرمی بەتای لەناو ئەوڕۆپا بەگشتی ئەوڕۆپاوە لەناو ئەوڕۆپاشدا هێزی دەریایی فەڕەنسی و بەریتانی ویستیان بێنە ناو بابەتەکە لە کاتێکدا کە مارکۆ ڕوبیۆ لە فەڕەنسایە ئەمەش نیشانەیەکی دیکەمان جددیبوونی بابەتەکەمان زیاتر نیشاندا بۆ لەبەر ئەوەی ئەوڕۆپیەکان گەشتونەتە ئەو قەناعەتە کە ڕەنگ بێ دانوستانەکە زۆر جددی بێ هەردوو لا ناچار بن ڕێککەوتنێک ساز بکەن و ئەوڕۆپا لە دەرەوەی ئەو ڕێککەوتنەدا نەمینێ قسەیەکی هەبێ ڕۆلێکی هەبێ لە ئایندەی هورموزدا لە ئایندەی ناوچەکەدا لە بۆ هەندێش دەبێ لە ناو ڕێککەوتنەکەدا ڕۆلێکی هەبێ هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد مارکۆ ڕۆبیۆش تا ڕادەیەک ئیشارەتی بەوە کرد کە ڕۆلی دیفاعی ڕۆلی بەرگری ببینێ نەوەکو ڕۆلی هێرش بەڵام ڕۆلی بەرگری واتە ئەگەر ڕێککەوتنێک ساز بکرێ هێزی ناتۆ و فەڕەنسا و بەریتانیا و ئەوڕۆپاش بتوانن هەم گەڕانتی هورموز بکەن و هەم بتوانن ئەو میانەی کە لە هورموز هەنا بتوانن پاچی بکەنەوە لێرەدا مەسەلەکە تەماشا دەکەین لەو چۆرچێوەیەدا بەڕێوە دەچێ بەگشتی جیهان وەناوچەکە تااقەتی ئەوەی نییە کە شەڕێکی دوور و درێژتر شەڕێکی زیاتر لە ناوچەکەدا ئەنجام بدرێ چەندین ساڵە ئەو ناوچێ لەناو ئاڵۆزیی زۆر گەورەدایە و شەڕەکان ئەتوانم بڵێم
بەشی زۆری وڵاتانی کەنداو بە خۆیان لە پشت بوون. بۆ نمونە بەهاری عەرەبی وڵاتانی کەنداو هەڵیان گیرساند لەگەڵ ئۆباما و لە هەمان کادا قەیرانی سووریا کە قەیرانێکی زۆر 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 تراژیدی بوو و لەوێدا ئامانج ئەوە بوو ئێران دەربکرێت لە سووریادا تاوا دەریان کرد. بەڵام ئێستا کە تەماشا دەکەی بە خۆیان بوونەتە ئامانج و بە خۆیان کەوتونەتە ناو قەیرانێکی زۆر زۆر گەورە بە دوای چارەسەریدا دەگەڕێن. دەبێ چەند سەعاتی دیکە چاوەڕێ بکەین با بزانین شتێکی جددی لەو کۆبوونەوەی کە ئێستا لە تاراندا زۆر زۆر بە شێوەیەکی زۆر زۆر چڕۆپڕ بەردەوام دەکا دێتە ئاراوە یان نە. گەشتبینیش هەیە بەڵام لە هەمان کاتدا مەترسیش هەیە بۆ تێکدانی ئەو ئەگەرە ویانیش بۆ لەباربردننی ئەو ئەگەرە. هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش، زۆر زۆر سوپاس.